وەک هەمیشە لە سپۆرت مەگەزین بابەتە مێژووی وەرزشەکان ئەخینە بەردیدەی ئێوە تا بزانن لە ڕابردووە وەرزش لە کوردستان چۆن بووە، چۆن کاری بۆ کراوە. ئێستا بینین دیاریکردنی باشترین یاریزان چەندین پێوەری هەیە و چەندین شێوازی پێشکەوتووە. ئەگەڕێنەوە بۆ ساڵانی پەنجاکان و شەستەکان لە شاری سلێمانی ئەگەر باشترینیان دیاری کردبێ چۆن بووە. لە ساڵانی یاخود لە ساڵی 1960 لە سلێمانی بۆ دیاریکردنی پێکهاتەی باشترینی تۆپی پێی سلێمانی شێوازێکیان گرتووەتە بەر کە ئێستا لە سپۆرت مەگەزینەوە بە وردی بۆتان باسەکەین و ناوی باشترینەکانیشتان پێ دەڵێین. کاوان ئەبوبەکر توێژەر و ڕۆژنامەنووس لە توێژینەوەکەیدا گەیشتووەتە ئەوەی کە ساڵی 1960 وەرزش دۆستان و هاوڵاتیانی شاری سلێمانی باشترین یاریزانەکانی تۆپی پێی سلێمانیان دەستنیشان کردو وەک پێکهاتێکی سەرەکی هەڵبژاردەی تۆپی پێی سلێمانی دیاریان کردوون. گۆڤاری ڕۆژی نوێ کە گۆڤارێکی ئەدەبی سیاسی کۆمەڵایەتی بووە و لە شاری سلێمانی دەرچۆ و خاوەن و لێپرسراوی پارێزەر جەبال شاڵی بووە لە ژمارەیەکی مانگی نیسانی ساڵی 1960دا لەژێر ناوی باشترین یاریزان کێیە پرسیار لە خوێنەران و خوێندەواران و هاوڵاتیانی سلێمانی دەکا کە باشترین یاریزانی تۆپی پێ لە سلێمانیدا چێن. گۆڤارەکە نووسیوێتی لەم دوایەدا گیانی وەرزش و یاری لە شاری سلێمانی زۆر جوان بژاوەتەوە کە بەڕاستی شایانی شانازیە. بە تایبەتی یاری تۆپی پێ زۆر لە برەودایە و گەلێک یاری کراوە لە نێوان سلێمانی و شارەکانی تردا. وامان بە پێویست زانی کە ئەم پرسیارە لە خوێندەواران بکەین. باشترین یاریزانی تۆپی پێ لە سلێمانیدا چێن؟ ناوی 11 یاریزان بنووسە. 11 وە کە بشێن بۆ پێکهێنانی تیپی هەڵبژاردەی سلێمانی و ناوی یاریزانەکان لەگەڵ چەشنی یاریەکەیانە بنووسە. یعنی باشترین گۆڵچی، باشترین بەرگری و هەروەها وەڵامەکانتان بۆ ناونیشانی گۆڤارەکەمان بنێرن و لەسەر زەرفەکە بنووسن باشترین یاریزان. دوای 4 مانگ و لە ژمارە 5 گۆڤارەکەدا کە لە مانگی ئابی 1960دا دەرچووە ناوی 11 یاریزانی بڵاو کردوێتەوە وەک باشترین یاریزانەکانی سلێمانی لەو ساڵەدا. لەم ژمارەدا گۆڤارەکە نووسیوێتی لە ژمارە 1دا پرسیارمان لە خوێندەواران کردبوو دەربارەی باشترین یاریزانی تۆپی پێ لە سلێمانی. لە ئەنجامی ئەو وەڵامانەدا کە بۆمان هاتووە ئەم برایانە بە باشترین یاریزان دەرچوون. گۆڵچی قادرکەریم ناسراو بە قالەڕەش، بەرگری ڕاست فایق تاهیر، بەرگری چەپ ڕەزاق تاهیر. ئەوان نووسیویانە شوبی ڕاست محەممەد فەتاح، شوبی چەپ عمەر عەزیز، شوبی ناوەڕاست یاسین ساڵح، قوشبنی ڕاست کەمال سەلیم، قوشبنی چەپ هەنوودە، هێرشبەری ناوەڕاست تاڵیب عەلی، هێرشبەری چەپ ئەکرەم عارف، هێرشبەری ڕاست فواد ئیبراهیم. ئەوە دیاریکردنی باشترین پێکهاتەی تۆپی پێ سلێمانی بوون لە ساڵی 1960دا.